سڵاتان لێبێت باسکردنی سیستەمی بۆ بەڕێوەبردننی قەرزی تاک و جملە و کۆمپانیەکان تەبان لەمێ بۆ شێواز سەمەکەیە ئەگە بگەڕێنەوە سەرەتا لەمێ چوونە ژوورەوە ئەم بەشت بۆ دێتە سەر دای بەکارێنەرەکان نووسی لەمێ لەگەڵ وشەی نهێنەیەەکە و چوونە ژوورەوەکی ئەم بەشت بۆ تێرێ لەم بەشەیە بەشی داشبۆرد مانەیە کە کۆی گشتی یاخود شتێکت پێدا دەربارەی هەموو سیستەمەکەیت لەمێ ژمارەی قەرزارەکان و کۆی قەرزارەکان بە دینار و دۆلار هی جملەکان دینار و دۆلار هی کۆمپانیاکان دینار و دۆلار و تومەنیش تەبان لەمێ ئەمەی تایەگەر بتەوە ڕفرێشی داشبۆردەکە بکەیت لەمێ ئەیکی ئەو تیرە ئەم بەشی داشبۆردەوە کووتمان ئەوەی تایە دەربارەی هەموو کۆمپانیاکان لەمێ کردومانە سێ بەشەوە قەرزی مفرەد و جملە و کۆمپانیاکان لە قەرزی مفرەدەکە کلیکی دیەکەی پێدانی قەرز پێشەوەی کە کلیک لەم لاکەی پێدانی قەرز کۆمەڵە شتی تایە لەمێ هەموو قەرزارەکان بۆ تێریە ئەو قەرزە و قەرزارانی کە قەرزاری تۆن پێشتر ناوت داخلکردن ئەگەر کەسەکە لەمێ ناوی داخل نەکریا بوو لەمێ نووسیاوەچی زیادکردنی قەرزاری مفرەت تابان ئەتوانی لەمێ کلیکی لێ بکەیت و لەمێ ئەتبات ئەم بەشە بۆ ئەوی زیادیکەی یاخود هەر ئەتوانی لەمێ یەکسەرها لەم بەشە ئێستا لەم لابووین کلیک لەم لا بکەی ئەگە بتوێ بە سەریعی لەم لا زیادکردنی قەرزاری مفرەت هەردووکی ئەماشتە بۆ نمونە ئێمە کەسێک داخڵەکەین ئێستا هەر بۆ تێست بۆ نمونە ناوێنین ئەحمەد تر بە کوردی بە عەرەبی بەرچێکی نووسی بنووسی لەمێ کۆمەڵە زانیاری ژماری تەلەفۆن 1 و 2 ناونیشانی کەسەکە تێبینی ئەگەر بوو قەرزەکەی بەچی جۆرەی قەرزەوە دینار یاخود دۆلار تەبان ئەمە مفرەدەکەیە لەمێ زانیاری زیاترمان هەیە ئەگە کلیکی لێ بکەین بەشت بۆ ئەکرێتەوە ئەگەر کەسەکە بۆنە زۆر نایناسی بتوێ ناوی کەفیل و ژمارە تەلەفۆن و ناونیشانی کەفیل و ژمارەی کاتی نیشتیمانی شەتوانی لێ وەرگری ئەگەر ئەمە ئەگەر ویستت بۆ نمێژن قەرزەکەی بە دینارە ئەحمەدە و زیادیەکەین ئەو کەسەکەمان زیاد کرد ئیتر لەمێ بەس وەکوون بەس ناوەکانی و زانیاری دەربارەی قەرزارەکان تێرێ بۆ ئەوەی ئەگەر گەرەک تو بە زانیارەکان بزانی بیتۆ بۆم لەمێ پێویست ناکات لەمێ سێریکەی اینجا لەمێ توانی تەبعاً گەڕانی بۆ بکەی لەمێ ئەگە بتێ بە ناوی کەسەکە بەڵام زیاتر ئێمە ئیشەکانمانەکەوێتە ئەمێ مادام تۆ زیادت کرد تەواو ئیشەکەت دێتە ئەمێ وەرگرتن و پێدانی قەرزی مفرەت باش لەمێ یەکەم شت لەمێ دووسێ کارتمان هەیە لەمێ پێدەژێت چەندێک کۆی گشتی قەرزەکان بە دینار بۆ نەبای 76 خۆی قەرزی دۆلار نیمانە و ژمارەی قەرزارەکان یاخود ئافۆن ژمارەی قەرزارە دواکەوتووەکانەوانی کە موعودەکەیان بەسەر چووە لەمێ پێدەژێت ئەو نەقەرزارمانەیە کە موعودەکەیان بەسەر چووە طبعا لەمێ ئەگەر ئێستا ئێمە بین قەرز بدەین با باسیەوە بکەین یەکەم جار لەم لا ئێمە ئەم دوانەمان جیا کردوتەوە بۆ ئەوی بە سەریعی قەرزەکەی پێ بدەیت ئەگەر گەیەکتێک قەرزی پێ بدەیت بۆ نمونە ئێمە 100,000 قەرزی پێدەین 100,000 خۆی ئۆتۆماتیکی مانگێکت بۆ ئەخاتە سەری خۆی ئۆتۆماتیکی مانگێکت یان 30 ڕۆژت بۆ ئەخاتە سەری بۆ ناگەریش خۆت گەرەک پێ بیگۆری ئەتوانی بۆ نە من گەرەکمە 2 مانگی بدەمێ ئەو سێەکەمە 4 ئەچێتە مانگی داهات و لەمێ تێبینیەکان نووسی بۆ نمونە چی داوە پێ بۆ نمونە سۆفت سرار توانی بە کوردیش بنووسی طبعاً بۆ نمونە 2 بە 4 بۆ شێواز یاخود هەرچیەک بێ ئۆکەی کە لەمێ نووسیت ئۆتۆماتیکی قەرزەکە چۆ سەر حسابەکەی کە ئەگەر دۆلار بێ پێدەژێ لەم لە عەلامەی دۆلار دووە دەرەکە بەرواری پارەدان پێدەژێ ئەم کەسە لەم کاتەیە پێویستەکە پارە بێرێ باشە لەمێ ئەگەر دیقەت بن بەروارەکان بە 3-4 ڕەنگ جیامان کردوێتەوە ئەگەر کلیک لەم لا بکەی پێدەژێ سوور کاتی قەرز تەواوە تێپەڕیەوە بەسەری عەفوەن زەرد 10 ڕۆژی ماوە قەرزەکە بێرێتەوە شین لە نێوان 10 بۆ 20 ڕۆژ سەوز یعنی 20 ڕۆژ زیاتری ماوە قەرزەکەت بۆ بێرێتەوە ئەمە تقریبا 2 مانگی ماوە کەواتە سەوزە باش ئەمە کەسەکە پارەی هاورد بۆ نمونە کەسەکە ئافۆن پارەمان داپی توانی تەبعاً گەڕانی بۆ بکەی ئەو کاتە قەرزار زۆرە بۆ نمونە ئێمە ئەحمەد دەنووسین ڕێک ئەحمەدەکەمان بۆ تێرێ اینجا لەمێ چیت هەیە وەرگرتنت هەیە بۆ نمونە ئەم کەسە چییە 50,000مان بۆ تێرێتەوە من لەم لا بۆی درێژەکەمە بۆ نەیکەم بە 5 تێبینیەکە بۆ نم ناگەر تێبینی هەبێ نووسی ئۆکەی ئۆتۆماتیکی لە قەرزەکەی دا ئەشکێنێ ئێستا گەر ڕفرێشی بکەین لە قەرزی کەسەکەی داشکان بوو بە 50,000 باش لەمێ ئەمە بۆ ئەم دوانەمان هاوردەتە ئەملا بۆ سەریعی ئیش ڕۆشتنەکە خۆی ئەگە بتەوێت اینجا بتێ بێژی من گەرەکمە هەموو شتەکان ببینم ئەوانی کە پارە هاوردنەکە و پارەبردنەکە کلیک لە زیاترەکەین تکە کلیکت لە زیاتر کرد
لەمێ هەموو تەفاسیلەکانی تایە لەمێ هەموو تەفاسیلەکانی تایە پێدەژی چی ئەم کەسە 100,000 قەرزارەوە پێشتر 50,000 واصل کردە 50,000 ماوە لەمێش هەموو ئەو شتانەیە کە کردومانە یەکەم جار 100,000مان پێداوە پێدانی قەرز جۆرەکەی بەروار 2025 تێبینیەکە لەم لانووسیمانە سۆفت سرار نازام چێگە بتەوێت دەستکاریکەی دەستکاری ئەتوانین دەستکاریکەی بۆ نەم تۆ 150,000 100 نییە بۆ نێکێن بە 150,000 ئەمە ئەگەر لە پێدان وەرگتن غەڵتت کردی بێتوانی جۆرەکەی بگۆڕی لە تێبینیەکەی یاشتێ ئەوە ئێستا ڕفرێشمان کرد ئێستا وتی چی کۆی پارەی واصل کراو بوو 50 لەم ماوەکەی بێدەچێن ئەبێ 100,000 لەم لا ئەمە تا ئێستا بۆ نمونە ئەنجا ئەمە قەرزی وەرگرتنە 50,000ەکە ئەمە وەرگرتە تۆ لە کەسەکەت وەرگرتە لە قەرزی وەرگرتنەکە کە دقت دەی علامەی چی لەسرە پرێنتکردن ئەمە ئەگەر کەسەکە داوای وەصلی کرد بێژێ من وەستی پارەدانم دەچوزانم مەگە لە جاتی کەسێ پارەکەی دابووە توانی چاپکردنی بۆ بکەی و لەمێ وەصلەکەی بۆ چاپکەی باشە لەمێ هەموو تەفاسیلەکانی تایە وەصلەکەی بۆ کەیتە دوکتۆ دانەیەک لای خۆ دانەیەک لای ئەو ئیمزای وەرگر و ئیمزای پارەدەری شەتوانی دانیتر شتێکی زۆر ڕسمی و دەرەجەیەک ئەمە دوای ئەوە طبعا لەمێ ئەگەر کەسەکە وتی ئەم بەشەمان هەیە طبعا ئەم بەشە لە هەموو پەیجەکانە دامناوە شتێکی زۆر تایبەت و دەرەجەیەک و کەس نیگرۆتە ئێستا ئەمە ئەگەر کەسەکە وتی نا من نەم گەرەکە بەسی ئەمڕۆ گەرەکمە هی هەموو عملیاتەکان کە لە بینی من و تۆ هەیە کەش حساب دەرێ باشە بزان چەندێ پارە و ئەمانە هەموویم دەرێ بەبێ بەروارەکانیش تۆ لەمێ ئەم پرێنتکردنەت هەیە طبعا ئەم پرێنتکردنە ئەگەر کلیکی لێ بکەی پێتێش کۆمەڵە شتی تایە توانی یەکسەر کلیک لە پرێنتکردنکەی لەمێ توانیت کۆڵۆمەکان یاخود بەشەکان بشاری تو ئەگە گەرەکت بێ ئێستا لەمێ ئەها تۆماری وەرگرتن پێدانی قەرزی مفرەت یەکەم جار 100 بۆ 950,000 پێدانی قەرز دوای وەرگرتن و ئەمە هەموو تێبینیەکانی تایە لە کۆتایی هەموو شتەکانیشت پێ ئێژێ ئەوەی لەم لاجەی باسە لەمێ ئەتوانی بۆ نمونە کۆمەڵە شتێ تۆ گەرەکتە لایدی بۆ نمونە ئەتوانی ئەم بڕە لادەی ئەمە دنیاە گەرەکتە تێبینیەکە لادەی بۆ نمونە نەتگەرەکە و تێبینیەکان ببینێت تێبینەکان تەنها تایبەتە بۆ خۆت بۆ سۆفتومەبانە توانی لایدی سێرەکە بەشی تێبینیەکە نەمە بەس ساحەکەی لەسەر لادا ساحەکەی لەسەر لاجێ بۆ ئەگەر تێبینەکان وست تێبینەکان دەرچێت و تێبینیەکان درێژوێ توانی وەرەقەکە بخێتە سەر باری پانی هەڵە من نووسیاوە باری پانی کلیک لە باری پانی بکە وەرەقەکە ئەخێنە سەر باری پانی و ئیترەها درێژە و هەموو تێبینی شتەکان جێ ئەبێتەوە لەمێ ئەتوانێت ئەگەر کلیک لەمە بکەی ئەم ساحە یەکسەر کلیکی لێ بکەی یەکسەر خۆی ئەدواتە سەر پرێنتەکە پێویست ناکات بچێوانە هەڵبژێری ئەو ساحەکە بۆ کراوە ساحەوە بخێنەوە سەر باری درێژی و لابرن بۆنە لەمێ ئەگەر ئیگزڵ بتەوێت کەسەکە دەتوانین وە ئیگزڵ دایگری طبعا ئەمە ئەگەر زیاتر بۆ کۆمەڵە ئیشۆوانەیە ئەتوانی بە ئیگزڵ دایگری و دابەزێتە سەر کۆمپیوتەرەکەت و هیچ کێشەیەکت نییە لەگەڵیە باش ئەمە ئەگەر بگەڕێنە دواوە ئێستا هەنگاوێ ئەمەمان باس کرد کە ئەمە ناوەکانە لەمێ پارەی پێدەین 100,000 لا ماوە ئەگەر بێنە سەر دوای ئەو نووسیا ئەمە زیاترەکەمان باس کرد باش لەمێ دوای ئەوە زیاترەکەمان باس کرد ئەگەر بتەوێت ئیشەکان بۆ سەریعکردنی شتەکان زیاتر لەمێ ئەم سێ نقطەمان هەیە تو ئەگەر کەسەکە 100,000 لا ماوە 100,000 بۆ تێری و تۆ تەواو گەرەکتەم کەسە لە حساباتە دەرکەوت و تەواو لای دەی ئەتوانین چی بکەین سفرکردنی قەرز و قەرزارەکەی ئەم سفرکردنی قەرز و قەرزارەکەی هەم ناوی کەسەکەت بۆ ئەسرێتەوە لە داتابیسەکە و هەم قەرزەکەشی لەسەر لادا ئەگەر کلیکی لێ بکەین ئەمەشمان هەیە سفرکردنی قەرز ئەمە بەس قەرزەکەیت بۆ سفرەکات و ناوی کەسەکەت بۆ هێڵێ لە داتابیسەکە بەس قەرزەکەیت بۆ سفرەکات و بۆ شێوازەیە بۆ نمونە من ئەمەیان تاقیەکەم و ئێستا ئەمەیان ئەوەی دووهەم من کلیک لە چیەکەم سڕینەوەی قەرز و قەرزارەکە هەردووکی بەیەکەوە ئۆکەی هەم هەردوو کشتی بۆم سڕیوە هەم قەرزەکەی بۆم سڕیوە هەم قەرزارەکەشی بۆم سڕیوە زۆر باش ئێستا ئەمانە هەمووی بزانیمان تەنها ئاخرشت ماوە ئەمەمان هەیە لەمێ قەرزە دواکەوتووەکان کە کلیکی لێەکەین تەنها ئەو قەرزارانت بۆ تێرێ کە بەسەر چوون تێگەی فلتەرێکا بۆت تەنها ئەو قەرزارانت بۆ تێرێ کە بەسەر چوون طبعا لەمێ شتایەتی لەمێش ئەتوانی هەموو بزانیت بۆ نمونە کۆی پرێنتەکەی ئەگەر و داوای راپۆرتە شتێکت لێکریا ئەتوانی لەمێ بێژی هەموو قەرزارەکانت بۆ تێرەیەکیتە لیستی ئەگەر بتەوێت بیویتە بۆ ماڵ سێریکەی وەکو ئەرشیفە لای خۆت هەڵیگری هەرچیەک بێ لەم لاش کۆتایجە بۆ گشتی دینار ئەو نەیە و گشتی دۆلار ئەو نەیە و ژمارە قەرزارە دواکەوتوەکان چواردانەیە و کۆبینی ئەوانەی کە سوورە چواردانێ باش ئەمە هەموو شتێکە دەربارەی قەرز پێدانی قەرز بە مفرەت زۆر باش دووەم شت هەیمانە چیە پسوولەی مفرەدە کە ئێمە وەسلی مفرەت دروستەکەین
طبعا لە وەصلی مفردە لە 100 تقریبا نزیکە لەوە کەیترۆ پێدەژێ ژمارەی پسوولە ژمارەی پسوولەی دۆلار ئەو پسوولانەوە دۆلار کردمانە ژمارە کۆی پسوولەی دۆلار ینی بابێژی مەجموعی وەصلە دۆلارەکان ژمارەی پسوولەی دینار ئەو پسوولانی کە بە دینار کردومانە و کۆی پسوولەی دینار بای ئەوەیە لە 100 ئەتوانیت طبعا ینی فول ئۆپشن ئەتوانیت هینی بکەی فلتەرکەی بە ناوی کڕیارەکە بۆ نمونە ناوی کێ بۆ دانەیەکم چەندانێکم دروست کردە بە ناوی خۆم دوودانم دروست کردە وە ناوی خۆم اینجا نەتوانی بەشپێی ژمارەی پسوولە طبعا ژمارەی پسوولە لە یەکەوە دەست پێکات بۆ نەک ژمارە 6 پسوولەی ژمارە 6 بۆ تێرێ کۆی گشتی جاری وهەیە توێژی وەستێکم فرۆشتە بای 100,000 6,000 بەس لە بیرم نەماوە بۆ کێ توانین لەمێ بینوسی ئەو وەستانی کشتی بای کە بای 6,000 و ئەوانە دەبۆ تێرێ ئەوە شێوازە سم تەنها یەک وەستمێ بای 6,000 ئەو وەستی بۆ ماوە لە مێ بەپێی بەروار بۆ نێژی من لەم سێ هەفتە یاخود لەم هەفتەیە چەند وەستێکم فرۆشتە گەرەکمە سێریان کەم یاخود بەپێی تێبینی جاری وایە تێبینیەکە نووسی لەسەر وەستلەکە ئەتوانی لەوێ سێریکی باش ئەمە شوێنی وەستلەکانە طبعا تۆ توانی چی بکەیت توانی وەستەکەش پێشەوەی وەستەکە پرێنتکەین با بچین چۆن وەستەکە زیادکەین ئەمەش دوو شێوازمان هەیە یان لە دوو شوێنەوە چین بۆی توانی لەم کلیک لەمە بکەی ڕاستەوە خۆ یاخود لەمێ نووسیەوە زیادکردنی پسوولەی مفرد یان هەر لەمێوە زیادکردنی پسوولەی مفرد هەردووکیە ماشتە لەمێ ژە ناوی کڕیارەکە بنووسە بۆ نمونە ئێمە بۆ نمونە نووسین ئازاد باشە بۆ پسوولەی مفردە توانی ناوی سیانی وە کوردی بنووسی کەی پێفرۆشی بەروار ئەمڕۆ خۆی ئۆتۆماتیکی ئەمڕۆت بۆ تێرێ توانی خۆتی بیگۆڕی بەچی پێفرۆشی ئەم پسوولەم بۆ مفردە دینار یاخود دۆلار بۆ نە بە دینار لەم لا یەک فەرشتەیە بۆ نمونە یاخود دوو فەرشتەیە پێوان بێ دوو فەرشتە زیادکردنی فەرشەکەین بخانێکی بۆ زیادکردین بۆ فەرشەکە ناوی فەرشەکە چییە بۆ نمونە جەوا چوزانم ناوەکەم لەبیر چووە بۆ ناچێک بێت تێست لەم لا چەند مەترە بۆ نمونە 12 مەترە 3 بە 4ەکە نرخی 1 مەتر بۆ نمونە 20,000 باشە نرخی 1 مەتر 20,000 طبعا ئەتوانی لەمێ ئەگەر خۆت وا ڕێکەوتیتە تێکێ بۆ نە من بە 345,000 دەمێ هەردووکی ئەو فەرشە تەنیا فەرشە دەمێ 345,000 خۆی ئۆتۆماتیکی نرخی مەترەکەت بۆ حسابەکات ئێژە 28,750 لەم لا ئەگەر تێبینیت بوێت تێبینی ئەنووسی ئەگە گەرەک توێ فەرشەتری زیادکەی بۆ نمونە فەرشەتریشی بردە ئەو بۆ نمونە ئەمە تۆپی بردە باشە تۆپی سێ بۆ نمونە هەرچێک بێ ناوەکەی شێنووسی دەکێ چەند مەترە بۆ نمونە بۆ ئەویش 12 مەتری بردە 12 لێکدانی سێ بۆ نمونە 46 مەتری بردە ئەمە مەتری 7,000 خۆی ئەفەن 7,000 بۆ شێوازە خۆی پێتێژە بای ئەوێ تەواو بای کۆی پسوولەکە چەندێکە 667,000 چێکەی تەواو تێبینیەکشمان نووسا دروستکردنی پسوولە ئەوە تەواو پسوولەکە دروست بوو ئێستا تێتە ئەمێ ئەوەتە ئازادمان بۆ هات بەروارەکەی و بای ئەو نەیە و هەتاوەکو دوایی کەسەکەیژە پێم کاکە پسوولەکەم دەرێ بۆی بیوەمە چوزانم بۆرەکی ئەمسەندە طبعا لەمێ جوانترین پسوولەمان دروست کردە کە زۆر یعنی ئەتوانی بە دڵی خۆت هەموو شتێکی لێلادەی هەموو شتێکی بۆ بێریتۆ لەم لە ژمارەی پسوولەکە بەروار ناوی کڕیارەکە دراوەکە جۆری پسوولەکە نەقدە یاخود ئەم جۆری پسوولە خۆی هەمووی نەقدە بۆی هەر بۆ کەسەکە ئاگادار بێت کە جۆری ئەم پسوولە نەقدە لەم لاش کۆی گشتیەکەی لەم لاش هەرچی بردووە لەم لای تێرێ و کۆی گشتی لە ئاخیر و دانا هەر تێبینیەکەشت بۆ دانا لەکی لایەن کێ دروستکراوە لایەن کێ دروستکراوە پسوولە ئەتوانی داینەی کاتی دروستکردنی پسوولەکە لەم لاش پێدێت واژوشمان هەیە لەمێ طبعا ئەمانە هەموو بەشەکان ئەتوانی لای دەی و بیتێریتۆ چۆن یعنی ئێستا بۆ نمونە تۆ گەرەکتە لەم لا جۆری پسوولە دەرنەچێت تێیتە ئەمێ جۆری پسوولە لادەی لایدا بۆت گەرەکتە بۆ نمونە کۆی گشتی لەمێ دەرنەچێ کۆی گشتەکەی ئەمێشت لادا بەس کۆی گشتەکەی ئەمێ ماوە باشە گەرەکمە واژوەکان لادەم و ئەمە کاتی دروستکردن و ئەمانەشە لادەم وردەکاری زیاترەکە لادەم باشە من ئەمانم لادا ئێستا پسوولەکەم کەمێ سوکترە یاخود جاری وهەیە تۆ چوزانم گەرەکتە نرخی 1 مەتر لادەی نرخی 1 مەتر لادەم ئەوە نرخی 1 مەترم لادا تاوا پێدەژێت 12 مەتر کۆی گشتەکەی بای ئەو ناکە ئەوە شێوازە کلیک لە چاپکردنەکەی ڕێکی تێرێ و ئەتوانی چاپی کەیت و بیدەیتە کەسەکە ئەمەتر پسوولەیەکە و هاوە ناوی خۆتەوە ئەتوانی واژوەکان بێری دوای ئەوە ئەتوانی بۆ نمونە هەر بۆ شێوازە واژوەکان دانیت و مۆرێکی لێدەی یان هەر شتێک بێ کە خۆت گەرەکتە باش ئەمە ئەتوانی چاپیکە طبعا ئەگەر گەرەک توێت پسوولەکە دەستکاری بکەیت لە شتێکە غەڵەتت کردە ئەتوانی بۆ نمونەیەژی وەڵا کاکە من کەسەکەیژە 5,000 خاترم بگرە ئەیکێ بە 340,000 بووی کلیکی لەکەی ئەو پسوولەکەت بۆ ئەپدەیت کردووە
بوو بە چەنێ نرخەکە کەمی کرد. طبعاً یەک بیسڕیتووە بۆ نە من ئەمەیان ئەسڕمەوە بۆ نەیکێت ئەمەیان ئەسڕمەوە بۆ نمونە کلیکت لێ کرد تەواو پسوولەکە سڕایەوە. لەم لا طبعاً لەمێ ئەتوانین چی بکەین هەمان شێواز پرێنتکردنمان هەیە بۆ ئەوەی کۆی هەموو پسوول و شتەکانمان بزانین چەند پسوولەت فرۆشتە گشتیت لەمێ بۆ ئێتێری. ئەمە بەشی مفرەدەکان هەر ئەوەنەیە قەرزەکە ئەوە. دێنە سەر بەشی چی قەرزی جوملە. لەم لا تۆ مشتری جوملەکانت هەیە. لەم لا مشتری جوملەکان ئەوانەی کە تۆ شتیان پێدێ بە جوملە هەمووی هانە ئەمێ. لەم لا توانین زیادکردنی مشتری بکەی زیادکردنی مشتری جوملە یاخود لەمێ یەکسەر کلیک لە زیادکردنی مشتری جوملەکەی لەمێ ئەمانت بۆ تێری ناوی چییە بۆ نمونە ماکینە هێ من ژمارەی تەلەفۆن پارێزگا لە چی پارێزگایەکەم و پارێزگاکانی تایە لەمێ بۆ نە هەڵەباغ یاخودا لە سلێمانی شارەکە بۆ ناگەر شاری بچووکی تیا بۆ نە لە سلێمانی هەرە هەڵەبجێ و زامارە سەی سادقیان توانی بۆ شێوازێنیکی جۆرەکە ئەمە جۆری مشتریەکەیە ئاساییە یاخود تایبەتە یاخود چیە بێزارکەرە طبعاً ئەم سیانە تایەتی دوای ناونیشان کامل ناونیشان دوکانەکەیان شتێت تێبینی ئەنووسی لەمێ کلیک لە زیادکردنەکەی مشتریەکەمان زیادکەوە هێ من زیاد بوو لەمێ. لەم لا توانی هەموو کۆڵۆمەکان طبعاً توانی لایەن دەیت و بیان تێری تۆ ئەگەر گەرەکەت بێ بۆ نەمگەرەکە جۆرەکەی دیار بێ بۆ ئیسە توانم جۆرەکەی لاتە کۆمەڵە شتەیە بۆ نەمگەرەکە شارەکە دیار بێ شارەکەش لادەم نەمگەرەکە ناونیشانیش دیار بێ ناونیشانەکەش لادەم بۆ ئەوەی کەمێ های نەکە سوکۆکەین لەمێ هەمووی چایە لەم لا طبعاً ئەو کاردەوەکو شتەکان پێشە لە با هەمان شێوە گەڕان بە پێی ناو کەسەکە یاخود بە پێی پارێزگاکە یاخود بە پێی جۆرەکە تایبەتە ئاساییەت یان بێزارکەرە. لەمێ هەموو ئیتر لەم لە هەموو زانیاری هەیە دەربارەی ئەم مشتریە جوملە باشە طبعاً توانی گشتیان پرێنتکەی ئەگەر بتەوێت ئەم پرێنتکردنە لە هەموو بەشەکانە هەیە و هەمان میکانیزمی هەیە. لەم لا کەشف حسابمانەیە کەمێکی ترەشینە سەری لەم لا پسوولەی فرۆشراوەکانی جوملە ئەمانە ئەو پسوولانەی کە فرۆشتمان پێشەوەی بڕۆینە سەر پسوولە فرۆشراوەکان بێ پسوولە زیادکەین نووسراوە چی زیادکردنی پسوولەی جوملە ئەمە زیادکردنی پسوولەی جوملەیە تۆ کەسەکە تێ پسوولەی جوملەی پێفرۆشی بۆ نمونە ئەم هێمنە کە ئێستا زیادمان کرد هەڵێ بژێرین باش ناوی فەرش بۆ نمونە تۆ ناوی فەرشێکی پێدەی بۆ نمونە تێستیەک خەبارەکەی طبعاً لەمێ بە سێ جۆر توانی شت داخڵکەی بۆ نمونە ێژین 2 بە 3 عدد دەدانەمان داوەپی دەدانەمان عددمان داوەپی نرخی 1 مەتر بۆ نەدانەی بە دۆلار طبعاً لەمێ توانی بۆ هەر فەرشێک بیگۆڕی دینار یاخود دۆلار بۆ نەدانەی 5 دۆلار پێدەژە چەنێ 300 دۆلار کۆی گشتی جاری 300 دۆلارە بۆ دۆلارەکە بۆ دینارەکەیش من بۆ نمونە چی لەم لا فەرشێکی ترمان هەیە ئەمانە تۆپن تۆپ 3 لەم لا تۆ بۆ تۆپەکە پێویست بە لێکدان ناکات تێگەی چونکە بۆ نە 3 مەتری و 4 مەتریمانەیە ئەنووسین 3 مەتری عدد چەند مەتر داوەپێی بۆ نمونە 80 مەتر داوەپی نرخی 1 مەتر ئەمەیانەکەین بە دینار بۆ تاقیکردنەوە بۆ نە نرخی 1 مەتر کاکێژین ئەمەیان نرخی 1 مەتری 5000 باشە سە پێتی وت چی پێتی وت کۆی گشتی دۆلارەکە 300 دۆلارە کۆی گشتی دینارەکە 1,200,000 نرخی 1 مەترەکە بەڵێن 1,200,000 یاخود تر هەر چەندێک بێ بزان ئەو پارەیە چەندێکە لەم لا تێبینیەکە ئەنووسی 1,200,000 تەواو لەم لا تێبینیەکە ئەنووسی تەواگە تێبینی هەبێ نووسی تۆمانە اینجا لەمێ چیەکەی پاشەکەوتکردنی پسوولە پەوە پسوولەکە دۆ پاشەکەوت ئێستا ڕۆینە سەر چی پسوولە فرۆشراوەکە سێرەکەی ئەم کەسی کە پێمان فرۆشتووە هێ منە بای دۆلارەکەی ئەو نەبوو بای دینارەکەی ئەو نەبوو بەروار لەو بەروارەی پێمان فرۆشتووە ئەگەر بتەوێت دەستکاریکەی توانی دەستکاریکەی ئەگەر بتەوێت پرێنتیکەی لەمێ هەماشت پرێنتکردنەکانی هاتیە هەموو شتێ ڕەکۆکۆکەیترە پێویست ناکە شەرحیکەم لەمێگە گەرێک توی بیستریتۆ توانی بیستریتەوە لەم لا تەواو کەس ئەنجا بێتە چی ئەگە سیری مشتری جوملەکان بکەین بوو بە قەرز بەسەریوە 1,200,000 قەرزارە بە دینار و 300 دۆلارش قەرزارە لەم لا دێنە سەر ئێستا مامەڵەکان یاخود پارە وەرگرتن تۆ ئەم کەسە تێ پارەت بۆ تێرێ کێ هێ من پارەت بۆ تێرێ پێدەژێکی قەرزی ئێستا 300 دۆلار قەرزارە لەگەڵ 1,200,000 ماوەکەی بۆ نمونە ئێمە ئێژین نرخی دۆلارشت بۆ تێرێ ئەمڕۆ بۆ زانیاری ئاین بزانین ئەمڕۆ دۆلار بە چەند شکیاوەتەوە کاتێک تۆ بڕی دۆلارەکە بۆ نمونە
$150 بۆ واصلەکە باشە لەگەڵ ملیۆنێکشت بۆ واصلەکە ئێستا $150 ماوەتەوە و 200,000 ماوەتەوە تێبینی ئەگەر بیوێتە بە دەستی فلان کەس و نازانم چی نووسی تەواو زیاد ئێستا هاتە کوێ هاتە مامەڵەکان ئەمە مامەڵەکان لەم لە چی مامەڵەتان کردوێت لەگەڵ ئەم کەسە هەیە من بۆ نمونە گشتی تێری تۆ توانی سەیکە یەکەم جار بۆ نمونە پارەت داوە پێی دوایی پارەت لێ وەرگرتە تاوەکو دوایی تر چی پارە وەرگرتن هەبێ لەم بینە گشتی تێری توانی فلتەری کێ بە پێی بەروار و ئەمانە ئەوەی کە گرنگە و زۆر عنی بۆ نمونە پێویستە لەم لا کەشف حسابە ئەم کەشف حسابەی وەکو داوا کراوە پێشتر لەم لا گشتیت بۆ تێری بێگەیشە چی ئەگەر لەسەرەوە سێرکەین لە یەکەمەوە لە 24 یەک 2025 پسولەیەکمان پێداوە بای $24 دوای ئەوە ئەومان پێداوە اینجا ئەو هاتە پاری داوە پێمان جارێ $2 جارێ $4 ئەمە بەس بۆ تێست داخڵمان کردە جاریشە ئەمە وەصلە ئەمە پارەدانە باشە اینجا لە پسولەیەکمان پێ فرۆشتەوە بای ئەو نەیە اینجا ئەو هاتە ئەوەی واصل کردە گشتی طبعاً تێبینی و بەروار و گشتی هاوەتێکی ئەتوانی خۆش فلتەریکی دوای لە کۆتایی پێ دێژێ چی کۆی قەرز ئەوە نەیە کۆی قەرزەکە ئەو نەبوو کۆی دراو کۆی ماوە لەم لە پرێنتەکەین باشە لەم لە پرێنتەکەین لەمێ ئیتر ئەتوانی پرێنتیکەیت و بیدیتەوە کەسەکە توانی پرێنتیکەیت و بیدیتەوە کەسەکە اینجا چیمان هەیە لەم لا ئەمەش با بێژین قەرزی جوملەکە تەواو ئەوەی کە گرنگ بوو زۆر گرنگ بوو داوا کردی ئەم کەشفی حسابەیە کە هەموو شتەکان لەمێ لە خۆی ئەگرێ تێنە سەر قەرزی کۆمپانیاکان قەرزی کۆمپانیاکان لەمێ هەموو ئەو کۆمپانیانە داخڵەکەی کە هەیتە بۆ نمونە طبعاً 3-4 کۆمپانیات لەوانەیە بێت لەم لە زیادکردنی کۆمپانیای بۆکەی ناوی کۆمپانیاکان نووسی بۆ نمونە سرار شوێن و ژمارەتە ئەمان ئەگەویستت ئەگەر قەرز پێشتر بێت ئەینووسی بەس وا باشترە نووسی سفر بێت و ئەگەر هەرچی قەرز بێ یەکسەر بیکەیتە وەصلێک و بێژی ئەوە باشترە بەڕای من لەمێ ناوی کۆمپانیاکە بە ئەمە بێرین ناوی کۆمپانیاکە بۆ نەسرار ئەمان ئەمەش کەشف حسابی هەیە تقریبا وەکو ئەوە کانتریشەکە دروستکردنی پسولە لەمێ ئەم پسولەی با بێژین پسولەی کۆمپانیاکە کەمی ئاڵۆستورە لەمێ ناوی کۆمپانیای نووسی کە تۆ شتەکەی لێسێنی ئەمە ئێمە طبعاً لێسین ژمارەی پسولەی کۆمپانیا طبعاً وەصلێکت بۆ نێریە بۆ نە ژمارەکەی ئەوان ئەوەیە بەروار وەچی هینێ بۆ $9 سرا بۆ نرخی $1 ئەو ڕۆژە لەمێ خۆی ئەی تێرە بۆت طبعاً لەمێ خۆت پێشتر داخڵت کردە توانی بیشی گۆڕی بابەتەکە بۆ نمونە ئەینووسیت بابەتێکی ئەومان بۆ هاتووە و سۆفتمان بۆ هاتووە تا دوای خەرجی ئەگەر خەرجی بوێتە نووسی کرێی گومرک ئەگەر بوێتە نووسی تر ئەمە زانیاری شۆفێرەکەیە لەمێ ناوی شۆفێر ژمارەی موبایل شۆفێر تەکری شۆفێرەکە لەمێ چییە کۆی پسولە بۆ نمونە پسولە بایی $20,000 زیادکردنی کرێی گومرک بۆ سەر کۆی گشتی پسولە ئەمە ئەگە کرێی گومرکت بوێت لەم لە بۆ نمونە طبعاً ئەمە $10,000 کرێی گومرک ئەیخێ دەسەری تاوا خۆی حساباتێکا لە دوایی ئەیخا دەسەر تێبینی لەمێ بێتە نووسی ئەوەی کە زۆر گرنگە لەمێ چییە بەرزکردنی فایلی لێرەیە کلیکی لێ بکە بۆ نمونە ئەو وەکو وتمان وەصلەکە ئیتر ڕسم بێت PDF بێت هەرچیەک بێت توانین لەمێ زیادیکەی بۆ نە ئێمام ڕسمە زیادەکەین ئەو ڕسمەکەی بۆ زیادکردی توانی بۆ نمونە ڕسمەتر زیادکەین یاخود فایلێکی PDF در زیادکەین ئەوە بۆی زیادکردین ئەو شێواز پاشەکەوت بکە چی کرد بۆ تەواو وەصلەکەی بۆت سیف کرد تۆ سەر پسولە کڕاوەکان لەمێ هەموو ئەو پسولانەی کە کڕیمانە لەمێ ئەی تێرێ باشە لەمێ هەموو پسولانەی کە کڕیمانە لەمێ ئەی تێرێ بۆمان تر هەرچیت کڕی بێ لەمێ ئەی تێرێ توانین تەبعاً بەشانە لایەندەی بۆ نمونە ئەمە تێرم هەنێکشت هەیە دراو لادەم بۆ نمونە شۆفێر لادەم خەرجی لادەم گومرک لادەم نرخی $1 لادەم بۆی کەمە شتەکە سوک بێتەوە سەرەوە لەمێ بۆ نە تێبینیش لادەم باش لەمێ طبعاً نەتوانی گەڕانی بۆ بکەی بۆ پسولەکە بۆ پێی بەروار پێی کۆمپانیاکە بە پێی دراو دروست لە لای کێ نەفەرێ دروستی کردەوە شەڕەتوانی لەمێ ئەگەر کلیک لەم زایدە بکەین ئەتوانیت ئەو فایلانەی کە خۆت ئەپلۆدت کردە ئێستا کشید بۆ تێرێ کلیکی لێ بکە چی بۆ فایلەکەت بۆ ئەتیەکات و ئەتوانی سێریکی باشە توانی پرێنتیکەی هەمان شتە هەمان میکانیزمی هەیە تەک ئەوەی کە پێشتر باسمان کرد
توانی هەرچیەکت بێ لایدەی و بیسێری تۆ ئەمانە هەمووی تەواو توانی وەکو وسمان توانی وەستەکە ئەپدەیتکەی ئەگەر ویستت اینجا چی پارەدان ئەگەر توی تەواو توی سەتێوی پارەیانە دیتیە تەواو بۆ نمونە پاراقیدا سەر حسابیان لەمێ قەرزی ئێستا دۆلار بۆ نمونە کەسەکەمان هەڵبژارد لەمێ کۆمپانیای سرارمان هەڵبژارد ئەو نەقەرزاری 2000 دلار قەرزاری طبعا بەپێی گومرکەکەش چونکە خستمان لەسەری بۆنە تۆ 20000 دلارەکە واصلەکەی بەس دلار واصلەکەین لەنا بۆ چەنێ بۆ 2000 ماوە تەواو زیاد بوو لەمەیتر هەموو مامەڵەکان بۆ تێرێ ئەوەی کە گرنگە لەمێش چییە بشینە سەر کۆمپانیاکان کەشف حساب بکەین لە کەشف حسابە سەرەکەی ئیتر چی کرابێت لەم بینە با ئەوەی سرار سێرکەین ئەوەی سرار ئیتر لەم بینە چی کرابێت ئەیتێرێ بۆت لەم بینە چی کرابێت ئەیتێرێ بۆت کە ئایدی سرار بێت چی شت کرابێ بۆتی ئەتێرێ لەمێ ئۆتوانی چی بکەی پرێنتیکەی ئەمە وەکو بەرنامەکە بەشە گرنگەکانی ئەوانەیە تر نرخی دۆلارەکە لەمێ خۆت دەتوانی بیگۆری ڕۆژانەت لە هەموو شوێنەکانی تر خۆیە گۆڕێ لەملا زانیاری کۆمپانیات هەیە بۆ سەر وەسڵەکە من خۆم کە مەشتم داخل کردەگە دوای خۆدویستە دەتوانی بیگۆڕی لەمێش باکاپ هەیە توانی دابەزاندنی باکاپ بکەی ڕۆژانە بۆی باکاپەکە بێتە سەر کۆمپیوتەرەکەت و لەمێ بەکارهێنەر ئەگەر ویستت کەسێتر زیادکە توانی لەمێ زیادیکەیت و ناو شتەکەی بگۆڕیت و زیادیکی بە کورتی ئەمە بەرنامەکەی